إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا وفتن زماننا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له الكبير المتعال ذو الجلال والعظمة والإكرام، لا إله إلا هو الملك العلام. وأشهد أن سيدنا وإمامنا وقدوتنا محمدًا عبد الله ورسوله، نشهد أنه بلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة ومحى الظلمة وجاهد في الله حق جهاده، فصلوات الله وسلامه عليه وعلى آله الأطهار وصحبه البررة الأخيار ومن دعا بدعوتهم وسار بسيرتهم إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگار پڕژێ بەسەر هەموو لایەکدا ئینشاء الله. التاريخ يعود نفسه. مێژوو زۆر جار دووبارە دەبێتەوە، بۆیە وتاری ئەمڕۆمان پەیامێکە بۆ برایانی عەرەبمان لە بەغا و لە عێراق کە خۆیان بە دەوڵەتمەداری عێراق و خاوەنی عێراق ئەزانن، هەڕەشەمان لێ دەکەن، چاومان لێ سوور دەکەنەوە، ئەوانەی کە ئێستا کوێخای عێراق و گەورەی عێراقن، ساڵی نەوەدەکان گشتیان لێرە بوون، بە خۆشی ئەژیان و حیمایە و پارێزەریان بۆ دانرا بوو. ئێمەی خاوەن ماڵ نان نەبوو بیخۆین و برسی بووین، ئەوان بە ناوی معارەزە و ئایئێنسیەوە خۆشترین ژیانیان هەبوو. ئێمە لە گرانی و برسیا بووین، ئەوان هایلاف ئەژیان و میوان بوون. ساڵی نەوەدەکان پێیان دەڵێم لەم وتارەدا عذرا على المطاولة، ئەگەر هەندێکیش لە سنوور دەربچم درێژە بکێشێ ئەبێ قبوڵی بکەن، چونکە بەڕاستی ئەو کانیەی ئاوتان تیا خواردەوە کوێرتان کردەوە، ئەو سفرەی نانتان لەسەر خوارد دڕانتان. حقا أنتم أهل الكفر والشقاق والنفاق. بەڕاستی ئیمامی عەلی جوانی فەرمووە، یا ئەهل العێراق، هەر ئێوە بوون کافر بوون بە موسا، هەر ئێوە بوون عیساتان بە درۆ خستەوە، هەر ئێوە بوون دژایەتی پێغەمبەرانتان کرد، هەر ئێوە بوون خوای گەورە نازدارترین پێغەمبەری بۆ ناردن صلی الله عليه وسلم، پێغەمبەرێکی چاک پاک گەورە خۆشەویستی خوا لە نەفسی خۆتان. 100 تۆهمەتتان بۆ دروست کرد، شاعر و کاهین و مەجنون. داواتان کرد مان کابەدوو کردەوە، داواکەی بۆ جێبەجێکردن. اقتربت الساعة وانشق القمر وإن يروا آية يعرضوا ويقولوا سحر مستمر. خوای پەروەردگار مانگی کرد بە دوو کردەوە بۆ ئەوەی ئێوە ئیمان بێنن.
وتان بەڕاستی محەممەد ساحێرێکی گەورەیە گەورەکانتان کۆبوونەوە محاولەتان کرد ئەو پیاوە گەورەیە محەممەد صلی الله عليه وسلم لەناو بەرن دەربەدەرتان کرد هاوڵەکانی چون بۆ تائیف چون بۆ حەبەشە بۆ لای نەجاشی چونکە لەوێ زوڵم نییە و ستەم نییە مەلیکێکی لێیە لەو شوێنەدا ستەمی تیا ناکرێ هەر ئێوە بوون پێغەمبەرتان صلی الله عليه وسلم دەرکرد لە مەککە و کۆچی کرد بۆ مەدینە هەر ئێوە بوون بەیعەتتان دا بە عومەری کوڕی خەتاب دوایی شەهیدتان کرد هەر ئێوە بوون بەیعەتتان دا بە عوسمانی کوڕی عەفان لە تەمەنی 84 ساڵیدا بەڕێشی سپیەوە قورئانی ئەخوێن بەسەر قورئانەکەوە شەهیدتان کرد و خوێنەکەی ڕژایە سەر قورئانەکە هەر ئێوە بوون بەیعەتتان دا بە عەلی پەیمانتان دا بە عەلی کوڕی ئەبی طالب کە گوێڕایەڵی دەکەین لە میحرابەکەی پێغەمبەرا شەهیدتان کرد نوێژی بەیانی هەر ئێوە بوون حەسەن و حوسەینتان سەربڕی هەر ئێوە بوون فێری سەربڕینی خەڵکی بوون ئەوەی ئێوە کردتان لە تاریخا کەس نەیکردووە بەردەوام نیفاق و شقاق و دووبەرەکی لە ناوتانایە هەر ئێوە بوون دایکانی ئیماندارانتان ناوەکانیانەتان خستە ژێر پێ ئیهانەتانە کرد بە ئەهل و بەیتی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر ئێوە بوون شەڕی ئینگلیزتان کرد لەگەڵ عوسمانیەکان دوایی ئینگلیزتان هێنایەوە بۆ عێراق دوایی شەڕتان کرد دژی ئینگلیز دوایی مەلک فەیسەڵتان هێنا دوایی ئەویشتان لابرد دوایی عەبدولکەریم قاسمتان هێنا ئەویشتان لابرد دوایی عەبدولسەلام عارف دوایی کێ هەتا ئاخر سەدامتان هێنا و ناوتان نا فارس الئومە سوارچاکی ئومەی عەرەبی ڕەمزی ئومەی عەرەبی شوێنی کەوتن بالروح بالدم نەفتیک یا سەدام هتافکێشان و بەڕۆح و بە خوێن شوێن کەوتن 35 ساڵ حکمی کرد ئەوەی زوڵمی کرد لەگەڵ یا شەریک بوون هەر زوڵمێکی کرد لە وڵاتەیە پشتگیریتان کرد پەلامەردانی وڵاتان پەلامەردانی شەعبەکەی کیمیابەرانی هەڵەبجە ئەنفال زوڵم و ستەم سجنکردنی ئافرەتانی کورد و زیندانیکردنیان بۆیە ئەو شاعرەی کە شعرێکی خوێندەوە بە ناوی شەعب لا یەستەحی ئەم حکوومەتە لەرزۆکەی عێراق ئیعدامی کرد شعبێکە بەڕاستی بێحەیا شعبێک بێشەرم إذا لم تستحي فاصنع ما شئت جيشی ئەمریکاتان هێنا و پشتتان کرد بە ناوی حولەفا سەدامتان لابرد دوای ئەوە ناوتان نان جەیشی ئیحتیلال و لەگەڵ ئەوانی شاشەرتان کرد وتان ئەخرجوا من ئەرض الرافدین ئێوە لەسەر چ پەتێک یاریەکەن ئێوە فارسی مەجووسیتان هێنا ئێوە پەلاماری کوردستانتاندا ئێوە نمەک بە حەرام بوون ئێوە ئەوەی کە کورد لەگەڵی چاکە کرد چاکەی لەگەڵ کردن ئێوە بەڕاستی خراپەتان لەگەڵ کرد اتقی شەڕ من ئەحسەنتە ئیلەی لە شەڕی ئەو کەسە خۆت بپارێزە کە چاکەت لەگەڵ کردووە دوای ئەوە داعشتان هێنا داعشی هەڵگری بەرنامەی جەهل و نەفامی هەڵگری سەربڕین داعشی هەڵگری بەرنامەی نیکاحی جۆرا و جۆر ئێوە بەڕاستی میکرۆبێکن بەسەر ئاینی ئیسلامەوە
ئێستاش خۆتان کۆ کردووەتەوە بە تەمان پەلاماری کوردستان بن، بە تەمان لێمان بشێوێنن، بە تەمان ئازارمان بن، بە تەمان ڕۆڵەکانمان شەهید بکەن، ئەمن و ئاسایش و هێمنی لە وڵاتان نەمێنێت. ئێوە شەڕی سوننە و شیعەتان کرد، ئێوە ئیهانەتان کرد بە هاوپەیمانیەتەکە، ئێوە غەدرتان کرد، ئەنتم ئەهل غەدرین، ئێوە پەیمانتان شکان، ئێوە کەسانێکن ڕابردووتان لەبیر چووە. بۆیە سەکەی ئیمامی عەلی کەڕەمە الله وەجهە کە فەرمووی ئەنتم ئەهل الکوفر والشقاق والنفاق. بەڵام دڵنیابن گەلی کورد بڕیارێکە و داویەتی لێی پاشگەز نابێتەوە. دڵنیابن ئاڵای شەکاوەی کوردستان هەر ئەشەکێتەوە. دڵنیابن هیچ هێزێک لە سەرووی هێزی خوای پەروەردگارەوە نییە، خواش لەگەڵ مەزلومانایە. گەلی کوردی موسڵمان لەوەتی هەیە ستەمی لێ دەکرێت. بەڵام لەم مینبەرەوە پرسیارێکەکەم لە برا عەرەبەکانمان کە لە دوای شەڕی داعش و کاتی شەڕی داعش 2 ملیۆن ئاوارە لە میوانی کوردستان بوون. 2 ملیۆن کەمپیان بۆ کەرەوە، خزمەتیان بکە، بەتانی تۆ کەرەوە، شیری مناڵ، ئادەی خزمەت، ئادەی خەیمە، ئادەی پارە، ئادەی کارەبا. من پرسیارێکیان لێ یەکەم، ئایا کورد موسڵمانە؟ کورد بە موسڵمانە زانن؟ کورد ئەهلی قیبلەیە؟ کورد مزگەوتی نییە؟ کورد منارەی نییە؟ کورد گومەزی نییە؟ ئەم پرسیارە وەڵام بنەوە. موسڵمانە یان نا؟ ئەگە ئەڵێن موسڵمانە باش. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه. هیچ کەسێک لە ئێوە ئیمانی دانامەزرێ، ئیمانی تەواو نییە هەتا ئەوەی بۆ خۆی پێی خۆشە بۆ براکەشی پێی خۆش بێت. ئەگەر من مسلمانم برای تۆی عەرەبم، برای تۆی فارسم، المؤمن أخو المؤمن، المسلم أخو المسلم، لا يظلمه، لا يخذله، لا يحقره، لا يحقره. يعني ئەگە مسلمانین ئێمەش مافمان ئەوێت. بۆچی بۆ خۆت پێت خۆشە 22 دەوڵەتی عەمیل؟ بۆچی بۆ کوردت پێخۆش نییە سەربەخۆ بێ، خۆی مافی چارەی خۆی دیاری بکە؟ بۆ هۆکەی چییە؟ چ زیانێکەکەی تۆ، چ زیانێکەکەی تۆ کە کورد دەوڵەتی هەبێت؟ ئەگەر مسڵمانین دەیچیت بۆ خۆت پێخۆشە بۆ براکەشت پێت خۆش بێ، خۆ ئێمەش مسڵمانین. ئەگەر بە مسڵمانیشمان نازانی ئەوە شتێکی ترە، بە جنۆکەمان ئەزانی، بە ئاهلی جنۆکەمان ئەزانی ئەوە شتێکی ترە. ئەبێ کورد خۆی بڕیار بات. ئەوەش بزانن کورد هەرگیز دەلیلی قبوڵ نەکردووە. کاتێ سڵحی حودەیبیە ڕوویە مسڵمانەکان لەناو عەقدی سڵحی حودەیبیەیە شتێک نووسرا پێغەمبەر صلی الله عليه وسلم قبوڵی کرد. سوهەیلی کوڕی عەمر مسلمان بوو، کە مسلمان بوو خەڵکی مەکە زانیان کاوانی کوردی لە مەکەوە چۆتە مەدینە، مسلمان بووە. لە عەقد و پەیمانی حودەیبیەش ئەوەیە هەر کەسێ لە مەکەوە بڕوا بۆ مەدینە مسلمان بێت ئەبێ بگەڕێتەوە بۆ مەکە. یەکسەر قوڕەیش وەفدێکیان نارد بە شوێن کابانی کوردیە، چوونە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم، وتیان کابانی کوردی لە مەکەوە هاتووە بۆ مەدینە و مسلمان بووە، ئێمە قبوڵمان نییە عەقدەکە و پەیمانی حودەیبیە هەڵەوەشێتەوە ئەگە تەسلیممان نەکەیتەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم کابانی کوردی بان کرد، فەرمووی کابان ئەوە عەقدێکە و من ئیمزام کردووە، بڕۆرەوە بۆ مەکە، تەسلیمی مەکە بەرەوە، خەڵکی مەکە بەرەوە هەتا خوای گەورە دەریەکی خێرت لێ دەکاتەوە. ئەوە من تەسلیمی ئێوەم کردەوە. کاوانی کوردی لە بینی مەکە و مەدینە
وتی بە یەکێک لە نوێنەرەکانی قوڕەیش و کافرەکان شمشێرێکی جوانت بێ ئەوە سێرێکی ناکەم نامێ بەدەستەوە شمشێرەی لێ سەند و دای لێ کوشتی ڕای کرد لە جەماعەتی قوڕەیش چووە کێوەکان هەر قافڵەیەکی قوڕەیش هاتەوە و ناوە ئەزیەتی ئەدا قوڕەیش نامەیان نووسی بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەو پەیمانەی ئەو عەقدەی لە پەیمانی حودەیبیا هەیە کە خەڵکی مەککە لە مەککەوە موسڵمان بێت و بگەڕێتەوە بۆ مەککە و تەسلیمی کەیتەوە ئەو قەرارە هەڵوەشێنەرەوە کاوانی کوردی بانکەرەوە بۆ مەدینە یەکەم کەسێ پارتیزانی کرد لە ئیسلاما کورد بوو زوڵمی قبوڵ نەکرد وتی تازە من لەدەست پێغەمبەر صلی الله علیه وسلم دەرچووم ئەو تاوانبار نییە لە سنووری حکوومەتی ئەو دەرچووم ئێستا خۆم حڕم مسڵمانم خۆم نایەم بەدەست کافرانی قوڕەیشەوە پارتیزانی داهێنا کوردەوە نەزەنین نەبووە جێیش تۆکەیتەوە دژی کورد هەمیشە بە عیزەت ژیاوە یەکەم کەسێ پارتیزانی کرد کورد بوو کابانی کوردی بوو ئەوە مێژوو باسیەکە بۆیە بەڕاستی پێویستە بزانین کە دژمنەکانمان چۆنن بەرامبەرمان خۆمان یەکڕیز بن پەیامێکم هەیە بۆ ئەم حکوومەتە ئیهمالە و بێغەمەی خۆمان پرسیاریان لێ دەکەم خەڵکی کوردستان بەڵێیان کرد بە ڕیفراندۆم و داوایان کرد دەوڵەت ڕابگەیەنرێ کوا دەنگەکانمان کوا ئەنجامی ڕیفراندۆم چیتان لێ کرد وعدتان دا بەم خەڵکە ڕەش و ڕووتا پەرلەمان کارا کرایەوە یەکەم ئیشی ئەوە بێ موچە باشکات گوزەرانی خەڵکی باشکات کوا وعدەکانتان هەی درۆزنانە هەی خائینانە خەڵکی نەوت نییە سەرفی کات و بیسووتێنێ دار ئەبڕێ داری کوردستان نەما هەمووی پڕایەوە وەرە ساڵی 2007 تەواوە بێ بەرە 2018 ڕۆین خەڵکی سروشتی کوردستان بشێوێرێت و دارەکە ببڕێ ناچاریە لە بێنەوتی و بێپارەییە داواتە لێ دەکەن یەکەم یەکڕیز بن تەبا بن تەفرەقە مەخەنە ناو ماڵی کوردەوە و دووهەم حاڵی میلەت چاک بکەن وەزعی میلەت چاک بکەن ئێوە زۆر ڕووقایمن ئێوە زۆر ئێهمالن بۆچی گوێ نادەن بۆ گوزەرانی خەڵکی زەحمەت نەبێ پرسیارێک لە ئێوە ئەی حکوومەتی کوردستان ئێوە نەوت ئەفرۆشن یان نەوت دەکڕن ئەم پرسیارە وەڵام بنەوە نەوت ئەفرۆشی یان نەوت دەکڕی ئەگەر نەوت ئەکڕی بۆ نایی بە خەڵک ئەگەر نەوت ئەفرۆشی کوا داهاتەکەی وەڵامی بەرەوە خەڵک نەوتی نییە بیسووتێنێ و دار ئەبڕێت سەوزایی نایەڵێت بۆ چارەسەری ناکەی عەیبە درۆ لەگەڵ میلەت بەڕاستی عەیبە بۆ میلەتێکیش ئەوەنە قبوڵی هەموو شتێ بکا لە بەرپرسی خۆی سلمانی فارسی ئاسانە بێ پێغەمبەر صلی الله علیه وسلم وا پەروەردەی سلمانی کردووە ڕووبەڕووی خەلیفەی ئیمانداران بوەستێ عومەری کوڕی خەتاب بڵێت ئەی عومەر گوێت لێ ناگرم لا سەمع ولا طاعە نە گوێت لێگرم نە بە گوێ دەکەم کراسەکەی تۆ لە هی من درێژترە لە کوێت بوو من ئەینە لەکە هاتا کراسەکەی عومەر لەوەی خۆی زیاتر بێ بۆ پێغەمبەر پەروەردەی کردووە زوڵم لە قاعیدەکەت قبوڵ نەکەی کەستەمر لێ بکات قبوڵ نەکەی خەڵک بتخەڵەتێنێ بە ناوی نیشتیمان پەروەری و بە ناوی دینداریەوە مەعلەسەر بۆ کوردی مسڵمان هەر چەپڵە لێ ئەدا و هەر ئەگری هیچ کەسێکیش بە قەڵ کورد بە وەفا نییە بەڕاستی بۆ سەرکردەکانی دڵناسک نییە و چاک نییە بۆ سەرکردەکانی بۆیە من لەم منبەرەوە ئەڵێم ئەوە لیستەکان جیا کرانەوە بۆ ئینتیخابات گەلی کوردی مسڵمان خۆتان عیبدار مەکەن بۆ حیزب بێوەفایە و ئێهمالە و درۆزنە هەرچی لیست هەیە کە لە ئینتیخاباتە خۆی عەرزەکە هەمووی بە قوربانی لیستێکی موچەی تەواو بێت کە بدرێ بەم خەڵک هەموو لیستەکان بە قوربانی یەک لیستی موچەی تەواو بن کە بە جوانی لیستە کۆنەکە بدرێ بۆ خەڵکە لیستم بۆ چییە خەڵک دارە بڕێ خەڵک ژیانی نییە لەم منبەرەوە
پێویستە پەیامێکیش بنێرم بۆ کاکە ئەردۆغان لەم منبەرەوە پێی ئەڵێم ئەردۆغان ڕەبی خوا خجاڵەت بکە یاخوا وا هەڕەشەمان لێ دەکەی ئاسمانە گرم و سنوور دائەخەم و ئەردۆغان ڕەبی وەکو ئەتاتورک و لێ بێت دڵمان خۆش وتمان ئەردۆغان مسڵمانە فرمێسکە ڕێژێ بۆ بۆرما و بۆ مسڵمانان نەمانزانی هەمووی درۆستنە و هەمووی مەسلەحەت چییە لەوەتی ئێمە هەین تورکیا بەنەوتی ئێمە ژیوا پێشکەوتووە ئێستا تەنها باسی سەربەخۆیی یەکەین سێرەکەی چارەشەیەکمان لێەکە چ تەسریحی ئەدا چ ئیهانەیە ئەکا چ گاڵتەی ئەکا بە سەرکردەکانمان دوێنێ لە خطابێکە ئەیوت 2 ملیۆنم ناردووە بۆ گەورەکانی کورد 2 ملیار دلار بۆی معاش با بە خەڵکی گاڵتەیە کردیان ئەیوت معاشیان پێ نادرێ بە تەمای دەوڵەتە ئەگەر کوردەکانی ئێمە و گەورەکانی ئێمە تۆزێ بیرکەنەوە ئەم قسەیان بەس گاڵتەی پێکردین بۆیە لەم منبەرەوە ئەڵێم ئەردۆغان بەداخەوە ڕەحمەت لە کفندس ئەردۆغان زۆر وەسفمان کردی وتمان ئەمە بەڕاستی ئێمە بە مسلمان ئەزانێ نەمانزانی ئەوانیش هەر تورکی جاران و ئێمە بە وەحشی ئەزانن لە کێوەکان ئەڵێن کورد وەحشین خوا دروستی کردووە بۆ خزمەتی تورک وامان پێ ئەڵێن ئێستا هەڕەشە ئەکات وا بۆ ئەخاتە سەرمان بەڵام خۆ ڕزقمان بەدەستی ئەردۆغان نییە وەفی السەماع ڕزقکم لە کۆتاییدا پرسیارێکەم لە هەموو غێرە کوردەکان لەم منبەرەوە پێیان ئەڵێم ئایا کورد بوو پێغەمبەرانی شەهید دەکرد کورد عومەری کوڕی خەتابی شەهید کرد کورد عوسمانی شەهید کرد کورد عەلی شەهید کرد کورد خیانەتی لە حەسەن و حوسەین کرد کورد فێری پەڕاندنی سەری خەڵکی بوو ئایا کورد شەڕی شیعە و سوننە دەکات ئایا کورد خەریکی قەبرپەرستی و گۆڕپەرستیە ئایا کورد فێری مناڵکوشتن بوو بیرەکەنەوە سەیری شارەکانی خۆتان بکەن و شارەکانی کوردستان بکەن بزانن کامیان پاک و خاوێنن کامیان پڕ لە سەقافەت بڕۆن سەیری زەڵم کەن عەرەبی تێچووە چۆن وێرانە چۆن پیس و پۆخڵ بووە سەیری شەقڵاواکەن چیان لێ کردووە بزانن کورد پاک و خاوێنە النەزافەت من الئیمان یا ئەوان سەرنجێکی شارەکانی خۆتان و کوردستان بن کێ مسەقەفە کێ ڕۆشنبیرە کێ خێنەوارە کوردێک لە بەریتانیا بوو بە یەکەم دکتۆری بەریتانیا دکتۆر عەبدولواحیدی خۆمان خوای گەورە تەمەنی زۆر کاکە عادەیی کراوەتەوە هەمیشە بۆ فەقیر وەژار لە ئەڵمانیا چ داهێنانێکی داهێنا عالەم شانازی تێواکە کورد خاوەنی حەزارەتە بەڵام بەداخەوە خۆخۆرین لەناو یەکا تەبانین ئێستەش مسڵمانەکان ئەوە تا جێش کۆکراوەتەوە لە دەوروبەری کەرکووک بە تەمان پەلامارمان بن ئێمە لەم میبەرەوە دوعاکەین بۆ پێشمەرگە کە خوای گەورە ئینشاءالله سەلامەتیان بکات خوای گەورە ئینشاءالله زاڵیان کە بەسەر دژمناندا ئینشاءالله هەر کەسێ تەماعی هەیە بە خاکی ئێمە تەماعی هەیە بە خاکی کوردستان شەرمان پێ ئەفرۆشێ ئینشاءالله ئێمە خوامان هەیە خوای گەورە ئینشاءالله پشت و پەلای هەموو لایەکە پێویستە یەک ڕیز بین پێویستە تەبا بین هیچ کەسێ ئینشاءالله تێمان ناوێرێت خوا لەو نەهمان خۆش بین خوا عاقبەت خێرمان بکەین خوا ڕەحممان پێ بکەین خوا بەزەی و بە حاڵمان ئابێتەوە خوا وڵاتمان ئەوەداکەیتەوە وڵاتمان لە هەموو فیتنە و فەسادی و پارێزی یا ربی خوایە ئەوەی چاکی بۆ ئەم وڵاتە ئەوێ خوایە چاکی بۆ بکەین یا ربی خوایە ئەوەی خائینە خوایە بەرحەمەتی بکەین ئەوەی تەماعەکاتە خاتمان شەرەفمان ناموسمان خوا لە ناوی بەرین خوایە ئەوەی دیفاعمان لێکا خوایە ناجی حەسەر تەوکید بکەین خوایە قەرنی کەفەران دەفاع بکەین مشکلەی مسلمانان چارەسەر بکەین خوا لە گوناحی باوک و دایەکمان خۆش بین لە گوناحی مردووەکانمان خۆش بین خوایە شیفای نەخۆشەکانمان بین خوایە شیفای نەخۆشەکانمان بین هەر کەسێ نەخۆشە و داماوە و زەریلە خوایە شیفای بین ئەو مسلمانەی لەم گەڕەکەیە جەڵدەریە و لە نەخۆشخانەیە خوایە شیفای بین
آفرتين خوش أخويا رحمي بيبكي أخويا بزيو بحالنا بيترو أخويا هزاني خيط أولادنا أخويا أمن وآسايش من الدنيا يا رب العالمين أخويا بإسلامتي بنا شهيد بإسلامتي بنا جميل أخويا بشفاعة التغلب ما خير الحمد لله رب العالمين وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار